برایانی عزیزم ئەو تەمەنی کەوا ئێستا من 40 ساڵم بەڕێ کرد بەخوا خەوێکە بۆتانی باسکەم ئەوەی تۆش بە هەمان شێوە وما بقي منها ئەمانی ئەمەشی ماوەتەوە کەی ژنێکی جوان بێنم کەی سیارەکەم بگۆڕم کەی ڤێلایە بکەم کەی بڕۆم سەفەری فڵان وڵات بکەم لە بینی ئەم ئومنیاتەیانەیە لە بینی ئەم هیوا و ئاواتەیە سبحان الله ئاوها ڕاتەکشێنن ئەوە نازان ئەڵێن دەی بانیۆژی جەنازەی لەسەر بکەین وقام من كان أحب الناس في عجل نحو المغسل يأتيني يغسلني بەخوا کامی زۆر خۆش پێوەیە دایکت باوکت ئەوان ئەڵێن ئادەی ڕەحمەتی خواتان لێبێ کفنی بۆ بدورن کاکە ڕەحمەتتان لێبێ ئاوی بۆ گەرم کەن بڕۆم قەبری بۆ لێبەن کێ زۆر کۆی خۆشەویە بەخوا بە هەوڵی تۆیەوە زیاتر بتکاتە ناو گۆڕەوە زووتر بەڕێت کا بۆ قیامەتت بۆیە برایانی عەزیزم ئەوەی ئیمڕۆ بە کەڵکمان دێت تەنها عەمەلی ساڵحە ڕەحمەتی خواتان لێبێ دنیاکە زۆر فیتنەیە کاکە ئاگاتان لە کشەکانتان بێت ئاگاتان لە کوڕەکانتان بێت بزانە کشەکەت چیە پۆشێت بەخوای لە قیامەتە مەسئولی لە